هاوینێکی گەرم و پچڕانی کارەبا و گرفتەکانی کارەبای کەرتی تایبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێزار کردووە و خۆیان دەڵێن زیاتر پشت بە مۆلیدە ئەهلیەکان دەبەستن کە لە کۆڵان و گەڕەکەکاندا دانراون. بۆ ئەم مانگە بۆ هەر ئەمپێرێک سەرەڕای خراپی دۆخی ئابووری هاوڵاتیان بڕی 15,000 دینار بۆ 16,000 دیناریان بە خاوەن مۆلیدەکان داوە. کە سەرەتای وەرزی گەرمایەت ئەبێ یەکسەر چاولەوە بین ئایا بە چ شێوەیەک فێنکەرەوەکان ئیش پێ بکەین، ئەبێ بەشی کەین ئەو بەشەی کە بە کارەبای نیشتیمانی کارەبای ڕئیسی بڵێن ئیشەکات، ئەو بەشانش کە بۆ مۆلیدە بە 3 ئەمپێر و 2 ئەمپێر و ئەوانە کارەکان. ئیتر ینی ڕاست ئیسە بڕۆ هەر ماڵەکان بەشی کارەبای نیشتیمانی جیاوازە، بەشی مۆلیدە جیاوازە هەیە بە شەحنێکی داناوە. بەشێکی دیکە لە هاوڵاتیان دەڵێن ئاو و بەنزین و نەوت و کارەبا هەمووی لە قەیراندایە، خەڵک هەموو دۆخێکی قبوڵە، ئەوەی دەگوزارێت هاوڵاتی خۆی کەم تەرخەمە و ماف و ئەرکەکانی خۆی نازانێت کە ئەمە سەرەتایی ترین مافە. زۆری پێداویستەکانی خەڵک لە کۆمەڵگەی دیموکراتە سەرەتاییترین مافە ئێستا لە هیچ شوێنێکی دنیاە شتێک نەماوە باسی کارەبا بێ، باسی ئاو بێ، باسی غاز بێ، باسی نەوت بێ، بۆ لەبەرەوەی تۆ خەڵکێکی هۆشیار و فعال و کارات نییە لەوەها جۆرێکە لەوەها فەزایەکە دەسەڵاتیش هەلەکە قۆزێتەوە بۆ خۆی. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لە وەرزی گەرمادا حکوومەت کارەبای بۆ تەرخان ناکرێت، بە مۆلیدە ئەهلیەکان کارەبا تەواو دەکات. لە هەڵەبجە و سلێمانی بۆ هەر ئەمپێرێک بڕی 15 تا 17,000 لە هەولێریش نزیک لە 20,000 بووەتەوە. حکوومەت نەیتوانیوە دۆخی کارەبا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا باشتر بکات. لە گەرما کارەبای نیشتیمانی کەمە بێتەوە، پشت بە مۆلیدە ئەهلیە بەسن بۆ تەواوکاری 24 ساعتەکە. مۆلیدە ئەهلیەکانیش لەلایەن حکوومەتەوە یان سوتەمەنیان بۆ دەبر ناکرێت یان بە سعرێکی گونجاو نەیانەنێ، مەجبورن لە بازاڕە بەگرانێکڕن. ئێستا سعری بەنزین و گاز و سوتەمەنی زیاد لە حەد بەرز بۆتەوە. بۆ نمونە مانگە ئەمپێری کارەبا بۆ مانگی 6 لە 15 تایەتی تا 16 لەم سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانیە ناوەیلا لە هەولێر لە دهۆک زیاتر ئەوە بزانم دهۆک گرانترین بوون. دوکاندارەکان لە ناو بازاردا دەڵێن لە نەبوونی کارەبادا مۆلیدە ئەهلیەکان کارەبا دابین دەکەن، ئەوەش هاوڵاتی قوربانیە. ئەو کارەبایی دەدرێتە دوکاندارەکان، دوو هێندەی هاوڵاتیان ئەژمار دەکرێت لەبەر ئەوەی بە شێوەی بازرگانی پێیان دەدرێت. کارەبای ڕئیسی کە نەبێت بەڕاستی زەختەکەوێت لەسەر مۆلیدەکان، کە زەختەکەوێتە سەر مۆلیدەکان لەو لاشەوە هاوڵاتی باچەکە ئەیە. هەنی تۆ بۆ ئەمپێرێک کارەبا 15-20,000 بۆ هاوڵاتیەک موچەکەی 200,000 بێ بەڕاستی زۆر زۆرە. هەر ماڵێک ئێستا پێویستی بە 3 ئەمپێر و 4 ئەمپێر و 2 ئەمپێر بەرەو سەرە. لە مانگی 6دا 40 مۆلیدەی ئەهلی لە هەڵەبجە نزیکەی 255 کاتژمێر کارەبایان داوەتە هاوبەشەکانیان کە بۆ هەر ئەمپێرێک لە 14,000 دینار تاوەکو 15,000 دینار وەرگیراوە. ئەمە لە کاتێکدایە خاوەن مۆلیدەکان دەڵێن ئەوان خۆیان گاز دەکڕن و بە نرخی بازرگانیش پێیان دەفرۆشن. بەشێک لە هاوڵاتیانیش پارەی مانگانە بۆ کاری جیاجیا دوا دەخەن. بۆ وەرگرتنی ڕوونکردنەوەی زیاتر لەسەر گرفتەکان دەنگی ئەمریکا پەیوەندی کرد بە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی هەڵەبجەوە، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.